جای محمود طاهر نویسکار و شروعکار سیاسی جای قاهره یا پایتخت مصر میوان منه. جای محمود تو گلک بخیراتی کردستان 24 ام کفتینا هفتیا دویم یا هرش و شر امریکی اسرائیلی لدجی ایرانه هرچند دست پیک دا شروعکارن وکی جناب هوا دگوت ممکنه اف شر اف هرشه چند روزه کان بخاینید بالام اوه هفتیا دویمه هندک بیژن 4 هندک بیژن 8 حتی سنت کمی بری چند روزه گویی ممکنه حتی 100 روزان افشاره بکشید برای هوا نرینا هوا افشاره حتی کنگی ده کشید نعم اهلا وسهلا بك بەڵێ سڵاو ڕێز بۆ جەنابت و بینەرە بەڕێزەکان لە ڕاستیدا وا دیارە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چووەتە نێوە جەنگە بێ ئەوەی حسبان او احتياطات بديله لهذه الحرب جێگرەوەیەکی هەبێ یاوەخوت لێکدانەوەیەکی باشی هەبێت بۆ نمونە هیچ ئۆپۆزیسیۆنێک لە نێو ئێران ئەمریکا هەمانگی لەگەڵ نەکردووە هەمانگی لەگەڵ کورد نەکردووە یاخود ڕژێمێکی جێگرەوە هەبێ ئەمریکا پەیوەندی لەگەڵ دروست بکات بۆیە وا دیارە پشت بە گەلی ئێران دەبەستێت تەنیا پشت بە گەلی ئێران دەبەستێت بۆ ڕاپەڕین لە دژی ڕژێم لە ئێران بۆیە لێکدانەوەکان وا دیار بوو 4 بۆ 5 هەفتە بێت بەڵام دوای هەفتەی یەکەم وا دیارە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەستی بەوە کردووە دۆخەکە زۆر سەختتر و ئاڵۆسترە لەوەی لی تێگەیشتووە چونکە ئێران یەدێکێکی گەورەی لە موشەکی بالستی و درۆنی هەیە بۆیە سەرکوتکردنێکی زۆریش لە ناوخۆی ئێران هەیە ئاڵۆقەیەکی گەورە خراوەتە سەر هاوڵاتیان و ڕێگەیان پێ نادات بێنە سەر شەقام و خۆپشاندام بکەن وا دیارە ئێمە نەک تەنیا سێ بۆ 4 هەفتەیان مانگ بخەیانێت لەو شەڕەدا پێدەچێت زیاتر بخەیانێت وا دیارە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە دوایین لێدوانەکانیدا هەمیشە بینیمان دەیگوت کاتێک لە ململانەیەک بوو لەگەڵ پوتین دەیگۆ ڕێگە نادەم چەند ماگێک ئەو جەنگە بخێنێت بەڵام کاتێک لەگەڵی کۆبیەوە گوتی ئێمە هاوڕاین کە نابێ هێرش بکرێتە سەرکەشتیەکانی ئەمریکا دواتر گوتی نابێت هێرش بکرێتە سەر حوسیەکان لەمەش پاشگەز بیەوە و گەیشتن ڕێککەوتنێک دواتر گوتی ئەگەر تەنانەت پەیوەندیەکیشی لەگەڵ ڕژێم هەبێ بە شێوەیەک مامەڵە دەکات ئەم ڕێبەرە نوێی باڵای ئێران بەخواستی خۆی بێت بۆیە ئێمە پێشبینی دەکەین لە هەر کاتێکدا ئەم جەنگە کۆتایی پێبێنێت بەڵام لۆ بڕواایەدا بابەتەکە لە دەستی ئەمریکان نەماوە بابەتەکە لە کۆنتترۆل دەرچووە و لە دەستی ڕژێم ئێرانیش دەرچووە کە یەکەم جار شۆکی بەرکەوت ئێستاش خەری کە خۆی لەگەڵ و هێرشانە دەگونجێنێت باشە هێژایە محمود بۆیە ئیسرائیلیش دەست پێکردنا هێرشە ئەمریکی ئیسرائیلی ترامپ دەبێژیتن قرارە من بوو و ئیرانجی دبێژیتن ئەڤە تعداکە مەزنە المەهاتیەکردن و ئامادەینە حتا دماهیە بەرگیریە خۆبکەین و بۆ شەڕێکێ درێژمەودا ئامادەنە ئەمریکا ئیسرائیلێ دەست پێکرد و هێرش کرد بەڵام بڕیارە دماهیک هاتنە ویشەڕی یا کێیە و ئارمانج ممکنە حتا کیڤە و چەندێ بن و قرارە دماهیک ئینانە ویشەڕی بهێتەدان کی دەوێ قرارێدەت جموجۆڵەکانی چین و جموجۆڵەکانی دیپلۆماسی عومانیش لە کاتێکدا ئەگەر وڵاتانی کەندا و وڵاتانی عەرەبی لە تەنیا لە پێگەی سیرکەر بمێننەوە و لە هەڵوێستەکان بەو شێوێ بەردەوام بێت و تەنیا هێرش بکرێتە سەریان وا دیارە ئەمەش لەوانەیە فاکتەرێکی شار دروستکردن بێت بەڵام ئەگەر دەرەنجامی بەردەست هەبێت بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل و دەرەنجامی گەورەی هەبێت و ئامانجەکانی خۆی بپێکێت یاخود کێشە و شڵەژان لە نێو ڕژێمی ئێران دروست بێ ئەو کاتە ئەمریکا و فشارێکی زیاتر
الجانب الآخر إذا رأت شارێکی زیاتر دروست دەکات بەڵام ئەگەر لەلایەکی دیکەشەوە بینیمان ئێران بەڕاستی دادەڕمێت هاوپەیمانیەکی کەندا و دروست بکرێ بۆ بەرپەرزدانەوەی پێشێلکاری بەردەوامەکانی ئێران بۆ سەر وڵاتانی کەندا و ئەو کاتە وڵاتانی کەندا و داوا دەکەن شەڕابگیرێ باشە بەڵام کێ هێژای بڕیار دەدات کۆتایی بە جەنگ بێت دەرەنجامەکانە لە گۆڕەپانی جەنگدا باشە هێژای محمود حتا نوکە ئارمانجا یەکلاکەرە ئەمریکا لەسەر vê هێرشە لەسەر ئیرانê زەڵال نینە یعنی مرۆڤ نەشێت بە تەمامی تێ بگەهیتن ئایا ئەمریکا نیەتە bi vê hêrişê hikûmeta Îranê jinav bibet hev awayê niyeta İsraîlê aya berdewamiya van hêrişên Îranê bû ser welatên Erebî û kendavê dêbîte egerê durustkirina wê hevpeymaniyê ya ku cenabê hewa jê behes diket pêk ve û bi hev re hêrişeke li dijî Îranê dest pê bikin şerekê li dijî Îranê bereyekê dî li dijî Îranê vekin سەرەتا لەبارەی پرسیاریەکەم کە ئێران یاخود ئەمریکا دەیەوێت ئۆپەراسیۆنەکان کەمتر بێتەوە پێچوانەی ئەو قسانە کە دەڵێن گوایە دەیەوێت بۆ درێژ خایەنترین کات ئەو جەنگە فراوانتر بێت لە ڕاستیدا ئیسرائیل دەڵێ نایەوێت سوپای پاسداران موشەکی هەبێ بگاتە خاکەکەی ئەمریکاش دەیەوێت ئێران پەیوەست بێت بە ئەمریکاوە ئێران خاوەن ئیمپراتۆریەتە دەوڵەتێکی فارسیە هەمیشە کۆنتڕۆلی وڵاتانی تر دەکات خاوەنی پێگەیە و قبوڵی ناکات لە دوای وڵاتێکی تری وەک ئەمریکاوە بڕوات بۆی هێرشەکانی زیاتر دەکات بەڵام وڵاتانی کەندا و زیاتر لەوە بەرگە ناگرن چەند ساتێک لەمەوبەر بینیمان قسەکردنی ئەمجارە ئیمارات جیاواز بەراورد بە ڕۆژنامەی ڕابردوو چونکە هەمیشە لە پێگەی بەرگری بووە وا دیارە ئێستا بیرکردنەوە خەریکە لای ئیماراتیەکان دەگۆڕێت لەوانەیە لەسەر ئاستی کەندا و جمونجۆڵ بکات بەرگریەکی هاوبەش لەگەڵ وڵاتانی کەندا و دروست بکات بۆیە کاتێک ئیمارات جمونجۆڵ دەکات ئەویش یەکێکە لە وڵاتانی زۆرترین زیانی پێگەیشتە بۆ هێرشەکانی ئێران بۆ سەر کەندای عەرەبی ئەو کاتە دەبینین جمونجۆڵێکی عەرەبی هەیە یەک هەڵوێستە لە دژی ئێران بۆیە پێشبینی دەکەم ئەگەر جەنگە زیاتر درێژە بکێشێت ناوچەی تریش دەگرێتەوە لەوانەیە بەریتانیاش ببینین بەژاری لەو جەنگە بکات لەوانەیە فشاری گەورە ببینین بخرێتە سەر ئێران هێژای محمود هەڵویستە ئیماراتی ئەڤروکە زەڵال بوو و حتا بفڕوکەیەکە جەنگی درون یان ژی موشەکە ئیرانی لەسەر ئاخە وڵاتی خۆ ئاسمانی وڵاتی خۆ ژناف بریە سعودیەژی ئەڤروکە بتوندی بڕێکە وەزیرێ دەرڤێ وڵاتی خۆ پەیام ئاراستەی وەزیر خارجیە ئیرانی کردیە و ئەگەر هێرشên ئیرانی لەسەر وڵاتی وان سعودیە بەردەوام بن وی وەختی سعودیەژی بە مافێ خۆ دزانیتن بەرسڤێ بدەتن ئەم دشەین بێژین وەختێکی دیارکریانژی گفتوگویەکە ڕاستە و خویە وان وڵاتان بە هەفبەشی هەیە کوژم مووقفی بەرگێریکردنێ بچنە هێرشکردنێ ئەگەر بەلێ کیژن ئەو وڵاتێن دکەونە ناوا vê hevpeymaniyê de ji ber ku em dibînin di nava heşt rojan da Îranê hêrişî ser 11-12 welatan kiriye. بەڵێ وڵاتانی کەندا و عەرەبی بەرگریەکی هاوبەشیانەیە ڕێکەوتنێکی هاوبەشیانەیە بۆ بەرگیرکردن لەو بڕوادام ئەمەش پەیامێکی هۆشداری پێدانە بە ڕژێمی ئێران سعودیە هاوشێوەی ئیمارات زیانی پێ نەگەیشتووە چونکە لەو بوارەدا هێرشەکان زۆر نەبوونە سعودیە زیانێکی کەمی پێگەیشتووە زۆر کاریگەریش نەبووە لەو بڕوایەدام ئێران خۆشی ناوێت ڕاستەوخۆ لەگەڵ سعودیە
بکەوێتە شەڕەوە چونکە لە ڕووی جوگرافیەوە گەورەیە لەسەر ئاستی عەرەبی و نێودەوڵەتیش پێگەی گەورەیە تەنانەت سعودیە لەو ساتەوەختی ئێستادا لێکدانەوەی دیکە دەکات وەکو شێکانی یەمەن یاخود گروپە چەکدارەکانی دیکە کە لە عێراقدان بەڵام هەواڵی شەیە هێرشەکانی ئەم دواییانە کە هەوڵی داوە لە ڕێگەی ئەو هێرشانەوە کێڵگەی بێژە لە سعودیە بۆردمان بکەن لەوانەیە بە موشک بوو بێت لە ڕێگەی یەمەن و یاخود لە یەمەن و لە عێراقەوە ئەرەستەکرابێت دەبینین تا سەر لە عێراقەوە هێرش نەکراوە تا سەر سعودیە بۆیە لێکدانەوەکانی سعودیە لەو بارەدا ئالۆز دەبێت چونکە ترسی لە هێرشی حوسیەکان و هەیە و لە هەمان کاتیشدا ناوێت هەڕەشەیەکی ڕاستەوخۆ لەسەر ئاسایشەکەی هەبێت یاخود هێرشێکی وەک سەر بەحرەین و سەر ئیمارات و کوێیت هەبێت بەڵام ئەگەر ئەو سێ وڵاتە کوێت و بەحرەین و ئیمارات جوڵە بکەن ڕاستەوخۆ وەڵام بدەنەوە ئەو کاتە سعودیان ناچار دەبێت لەگەڵ ئەوان جوڵە بکات چونکە پەیوەندی دراوسەیانەی لەگەڵیان هەیە ڕێککەوتنی بەرگری هاوبەشی لەگەڵیان هەیە باشە هێژەیە محمود طاهر نویسکار و شروڤەکارێ سیاسی ژ قاهیرەیە پایتەختێ مسرەی گەلەک سپاسیاتەتکەم بۆ ئەن شروڤەیان هین هەرهەب